كونی تەکامل نەبووە سەری بچکۆلێ و جسمێکی بچووکی هەیە و زۆر حرەکەت دەکا وەکو حرەکەتی مەیمون لە زۆر شوێنی شەهر وەکو مەیمون بەکاری هێنن بۆ سەما پێکردن و پارە پێپیاکردن و ئەو جۆرە جا ئەمەش گورنەتەڵەیە شێعری گورنەتەڵە لەسەر کابرا وتراوە کە دیارە ئەویش دەوری گورنەتەڵەی زۆر بینی بۆ خەڵکی تر گورنەتەڵە زۆر بزێوە پەڵەی ڕەشی خیانەت و مۆرکی قۆناغی دزێوە جاشی شار و جەردەی ڕەنجی شاخوچێوە هەرزەبیرە و هەرزەکارە و نەک باخەڵی هەگبەکەشی پڕ لە سێوە گورنەتەڵە تارمایی خەونێکی دێوە تفی شەیتان پەڵەی عار و کوفر و ئیلحاد و جنێوە چونکە بەردی زۆر نامەردی مخابەراتی ئەم لاولا و ڕایەڵی تەونێکی دێوە گورنەتەڵە زۆر بێشەرم و چاو و ڕاوە کەوی ڕاوە ئەو کەسەشی دەوری داوە دانەوێڵەی دەوری داوە وە کورتکوژی دەستێکیان لەسەر خەنجەرە و ئەوی تریان بۆ خزمەتی ئاغای دەرێ لەسەر سەرە لەسەر سنگە لەسەر چاوە گورنەتەڵە ئەڵێن شاگردی ئیبلیسە بۆیە ئاوا فیتنەچیە و دەست و دەم و داوێن پیسە بەڵام ئیبلیس قوڕە پێوێ ئەڵێ سەرسامم لەم ڕیسە من سەرەداویم لێونە ئەو خەریکی تەونی قەیاسە و گوریسە ئەو قسەش پاڵانتەیە و هەنجەتی پیاوی مفلیسە فیتی 63 من نەبووم یا هەمەدان یا جاشێتی 66 و عاری زەمان پلانی ساڵی 73 یا 76 هەندەران یا 83 و 86 و شەڕەبەرانی دووبەران 93 و 96 یا کۆدەتاکەی پەرلەمان 1001 لاپەڕەی ڕەش وەک 66 یا کەلەی پوتی گەنیوی دوو حکومەت و دەیان دەستگای داپلۆسین و 100 دەسەڵات هەر بۆ یەک لەش ئەم هەموو دەستگای تۆقان و شەق و لیسە کامیان بەدەستی ئیبلیسە دخوا چێمان شەیتان و ڕێوی و نەگریسە گورنەتەڵە بەو حەیایە لە تورکیایە وا بەکوڵ بۆ ئۆزالەگری لە ئێرانیش بە ڕەشبۆشی بۆ 200 جوتە پۆستاڵ و بۆ هەریسە یان بۆ ئەو نازناوە پیسە لە شیوەنی حوسەینایە لە سووریاش بۆ حافز ئەسەد منیش پێم ئەڵێن شەیتان و لەعنەت کراوم تا ئەبەد گورنەتەڵە دراوسێکانی ناسیون هەردوو لایەن بە دەیان جار تێک خزیون کە گەڵی بوو کام دراوسێی سارد و سڕە یا دەمشڕە لەگەڵی بوو بەڵام ئەمڕۆ کەس ناناسێ دوور لە هەموو باس و خواسێ بەڕووی سووری دیوای چۆتە سەر ناحەزێکی زۆر دووری هەموو هانکە هانکی حەزی بەرنامەیە بەڵام هەلور بلووری ئەم هەرامەیە چونکە ئەو کاتی ئەم بەزی مێخی کوتا نێوان سمتی ئەمی گەزی بەڵام چی بکات لە ڕووی نایە بڵێ نۆرەی ئەمریکایە لە ڕووی نایە بڵێ کرمی حەشەر نییە و ئەژدیهایە بەویش نەبێ خوور و خۆکۆتایی نایە لە ڕووی نایە بڵێ هەلەو لە دەستدایە کوردایەتی هێشتا بووکە و بە سیغەش بێ ئەمڕۆ بۆش ئاغازاوایە دووک عینی دووک ڕۆژی شەراب و سەمایە گورنەتەڵە هەندێک ئەڵێن هەرمەتەڵە جاشی بێکلک و بێکەڵک ژین و ناویش لەسەر کۆمەڵانی خەڵک چیتر وایە درک مرۆر یا جاکەڵە چییە کەند و کۆسپی ڕێیە بەرژەوەندی دنیای دەرێ دنیای کوفر لە هەر کوێیە ئەم لەوەیە گورنەتەڵە قەفەزێکی کەوی ڕاوە یا قوڵفێکی سەرەداوە یا فاقی تەڵەی نراوە یا درکەزی ژەهراویە و بە دڵی کووردا نراوە چی دیماوە بە هەر حەڵسا گورنەتەڵە قوڵفە یا داوێکی داوە بەردەبازە یا گۆلاوە دێڵە کەڵە درکی تەلە مێخی تەڵە هەڵوێستی ڕاستەیان هەڵە حەقیقەتە یان مەتەڵە هەر ئەمەیە گورنەتەڵە ئەدی ئەوی لەگەڵ هەموو شنەبایە لە سەمایە ئەدی ئەوەی تاریکی و دووکەڵ و بۆنی بۆ ئەوانەی لە خوارخۆنی ڕووناکیشی بۆ هەر کەسێکی لە دەرەوە کەوتۆتە باری سەرەوە بۆ ناڵێن گورنەتەڵێ و وەک چرایە
پرسەی ساڵی پارتان وتان بۆ بابی بابانە بۆ مامۆستای کوردایەتی کە هەر ئەو بابی بابەیە. کاچی کاکان ئەویش وتان هەر بۆ عومەردە بابەیە. پارتی پارتان وتان نازناوی پارتیە، گورنەتەڵەش با هەڵپەڕێ، ئەویش مەتەڵی مەتەڵە، ئەمەش هەر نازناوی ئەوە و تایبەتیە. گورنەتەڵە لە عێراقا ئولعوبەی ئاڵقە لە گوێیە، هەر لە عوبی هەزار سەرە و هەزار پێیە، دەست لە سەر سنگ بۆ فیکەی سەرۆکی داوەر لەسەر پێک لەسەر پێ. قەسەمە خوا هەر وەکو جاران ئامادەم، بەستە بڵێم یان بای پیادەم، قەت خەنجەرەکەی بەرزانیش لە پەراسووی سوپای سەدام حوسێن نادەم. گورنەتەڵە سیاسەتبازی سەردەمە، قەسەمە خوا وەکو مەکۆ، پاسدارتان بۆ ئەبەمە کۆ، تفی ئێوەش لە ڕابردووم هی خۆشم. گورنەتەڵە سیاسەتبازی سەردەمە، قەسەمە خوا ئەوەی لە دنیادا هەمە، پلەپارەیە یاناوە زۆرە کەمە، هەر هی سەرۆکی فەرماندەی زێڕەی حاکم و حەکەمە. دەڵێ قوربان بەڕاستی مەحبوبی گەلی، سوارچاکی ڕۆژ خواناسی شەو، دەمبەوێردی خۆتی وەلی، خۆتی سەعدی قادسیە و زولفقاری ئیمام عەلی. گورنەتەڵە لە هەر شوێنێکی دنیایە، هۆشێکی هەر لە بەغدایە، هەر ئەڵێ هەی حەیفت نەکرد مەلحوب ئیلا للحەبیب الئەوەلی. گورنەتەڵە لە ئێرانە، بۆ ئینقیلاب و تەکبیری، تۆبە لە مارکس و بیری، لە هەستی لە هەر دێڕی مەنەفێستی، لە تەکبیری، لە دیدی، لە فام و بیری، تۆبە بێ حاشا وەلیلا، هەزار گوناحی هەرزەیی قوربانی یەک تۆبەی پیری. ئەڵێ ئاغای ڕەفسەنجانی، سوێند بێ بە گۆڕەکەی ئیمام، بەڕیشی تۆ هەر نیوەڕۆ وەکو مەکۆ، پاسدارتان بۆ ئەبەمە کۆ. تفی ئێوەش لە ڕابردووم هی خۆشم لە زاراوەی خۆ، بەڵام ئەو گومانی لێیە، ئەڵێ هەر غەمزە و غەزەلە کەف و کوڵێکی سەرپێیە. ١٠ بە ٣ وەک ٦ چاوشارچێیە. گورنەتەڵە لە لای ئێمە، گورنەتەڵە لە لای ئێمە، فاحیشەچی سیاسیە و بێدەرپێیە. گورنەتەڵە لە تورکایە. تورک ئەڵێن گورنەتەڵە هەرچەند پیرە هەرزەبیرە، زۆر سادەیە، کوێرە زەینی، شتینە گۆڕی لانیە و ئامادەیە، لە جێژوانی لا کۆڵانی کەینوبەینی، بۆ جامع النەقیضەینی، بێ بە تورک بە خاوەن لیرە. تورک ئەڵێن بێوادەیە، چاوی تەنها لە ناوی خۆی و مادەیە، بەڵام ئەلحەق لە خۆبوردە، دڵسۆزی هەر چوار وڵاتە وەلەو کووردە، بەو ئەو ساف و سیما وردە، هەر وەکو جارانە پردە، لە لای تورکیش یەک پێناسە و یەک ڕادەیە، هەر ئامێرە و تەلەفۆنی سەرجادەیە، هەر کەس پارەی سەرمایەی بێ یا کارتێکی ئیشتراکی، ئەم شەو و ڕۆژ لای کەوتووە و بۆ خزمەتی ئامادەیە. گورنەتەڵە لە سووریایە، سەردانەکەی بۆ پێزانین و وەفایە. دەڵێ سووریا قەڵاو پشت و جێوڕێی مەیە، جێنەورۆز و گڕکانی ورەی پیرۆز و لانکەی شۆڕشی نوێی مەیە. بۆیە دەبێ هاوکاری بین، پێویست بوو خزمەتکاری بین، گەرچی بشمرین لە ڕێدا، نابێ بێڵین بەعسی عێراق لە پشتەوە خەنجەری ژەهراوی لێدا. ئەوەی ئێمەش لە کوردستان بە ڕوویانە ڕائەوەستین، هەر ئیخوان المسلیمینن، سەنگەری کۆنە پەرستین، هەڵقە لە گوێی ئەمریکان و دژی سووریای سۆشیالیستین. گورنەتەڵە لە لیبیایە، بە درۆ و لاف و گەزافی، ئەمجارەیان بۆتە دەروێشی قەزافی. تا لە دنیای دەرێ، تا لە دنیای ئایدۆلۆژی و بیری ڕوونە، لە مرۆڤ و لە ژیان و لە گردوونە ڕانەمێنین، تا لە ڕێ ئازادی کووردا ئەوەندەی تردانەمێنین، لە کاروانی شارستانی وڵاتی نەوت و ژێرخێمە، لیبیای شۆڕشی فاتحی سەرچاوەی ئیلهامی ئێمە جێنەمێنین. گورنەتەڵە تۆبە دەکا، بۆ بابە شێخجان ببوورە، تۆبە لە هەرچی کە سوورە. بابە شێخجان ئێستا ئەو کوردەی کە پیرە، یا ساوایەکی ڕەوزەیە، وەک جەنابەت هەموو حەزمان لەو سەوزەیە. لە کوردستان دەشت و دەرپڕ لە کەرتەشی و
و ترک و زی و کونجرەیە کانی و ڕووبار و حەوزی ئاو هەر قەوزەیە میلەتی مە ئێستا هەر وەک کەروگایە هەر بۆ سەوزە و لە سەمایە ئاژەڵیشمان گاز لە دار و دیوارە گرن و ئەزانن سەوزە جایە و بابە شێخی لالەش زەعیمی ڕۆحی ئەفریقای ئەسمەر و ڕەش ڕۆحی یابە تۆ لە ئێمە دڵنیابە تا ئازادی کورد و گەلانی ژێردەستەش بەدەست دێنین لە حوجرەی شۆڕژگێڕیمان کیتاب و لە خدەڕە خوێنین گورنەتەڵە لە یۆنانە لە لای قەشەی دوو ڕەگەز و دوودەکی ئەوێ میوانە شێدەی زانی ئەم جاشە ناکەس بەچەیە وەک ئەوانە خوایە خێر بێ تۆ بڵێی نەمانزانی بێ هەتی و مچەی سیاسی بازی ئەم وڵاتەشی پێفێر بێ دەبێ بۆچی لە گریس بێ هەر بەراز مابوو ئەنیس بێ ئەم گرگنە لە زەلکاوێ بۆ تەڕ نابێ لە زۆنگاوێ بۆ گەڕ نابێ گورنەتەڵە ئەم جارە بۆ ناونانی بۆتە بەردی دوورهاوێژی قۆچەقانی پێیانەڵێ هەرکەس بڵێ تۆ لە ژینما شەریکەکەم من وعد بێ سوپای تورک لە ڕۆژهەڵاتی وڵاتی بە کوردەوە خەریکەکەم تاوای لێدێ بە ناچاری لە قوبرس بارەکاباری گورنەتەڵە کەس نازانێ دێڵە دەڵە گای بەڵەکە یان بەکەڵە شوانی ڕانە یا دەڵاڵی ڕان و گەڵە نێرە مێیە نێرە مووکە مێرە نێیە مێرە نووکە یان تێکەڵە یا ڕەگەزێکی چوارەمە یا مەخلووقێکی سەردەمە ئەدی ئەوی پێشخۆی داون بۆ بەتاون بۆ بەدوونی هەر لە دوونی ئەمانە چین پاشکۆی گەلن یا سەرگرن یا پێشگرن وەکو مێگەل و گاگەلن چۆنە شێجاش مەیمون و گۆلک و کەروگا ورد و هەراش ئاوا بارکا بەرەو مەجهول دەی بەرەو ئاش شەق لە کوردایەتی هەڵدەن ببن بە ئاش ئێوە بۆ منیش بۆ گەمەی گەلان ببن بەداش گورنەتەڵە ماوەیەکە مات و مەلول و بێتوکە نەوەک لەوەی هەندێک دەڵێن نێرە مووکە یا ڕەنجی هەر بۆ دوژمنە لەوەی دەڵێن نەسەبوونە کە دەژڵەن خەڵکی لای کۆیە هەر درۆیە کوا شەجەرەی وەک باپیری شێخی نێری و هەردوو سەعیدی بەڕێز و یا بەدرخان و سمکۆیە ئەم پەڕیدە کوا وەکو شێخی حەفیدە ئەم هەتیوە کەس نەدیوە تەیری گولە کوا وەک قازی یا وەک بەرزانی سمبولە گورنەتەڵە هەستی ئاڵۆزی خەمناچی بە حرسەوە هێنایە خزمەتی داچی بیری نەزۆکی زگماتی داوێن پاکی دایکی دوای ساڵێ ماندوو بوون بیرکردنەوە و مشاوەرە و دوای هاتوو چوون وتی کوڕم کەی من بە تەمای ئەمە بووم تۆ دەزانی پێش دەڵاڵی من ئەمە بووم ئەم دەیبردم بە هەڕاڵی ئەویان بە فێڵ ئەو بە پارە ئەویان بە دەنگی زوڵاڵی ئەوی تریان بە زمانی لووس یا بە مەکر و فێڵ و فاڵی هەمووش دەیوت بە حەڵاڵی دوای دوو گیانیش دیسان دەبوو بێمەوە کولانەی خاڵی دایکی ئەڵێ نازانم کوڕم لە کام شووی تۆ لەو دەیان فاسقە کوردەی یان لە یەکێک لە قەشەی ڕازگر و کەمدووی یا لە سڵێوە و شلۆمۆی جووی نازانم لە شووی ڕەسەنی یا لە سیغەی غوڵام ڕەزا و عەبدولحوسەینی ڕەبەنی تۆ سیفەتی هەموو تایە و ماشەڵڵا هەروە سەربەرزی و پێ ئەکەنی ئەڵێ دایە لەویان گەڕێت چرخی فەلەک یا سیاسەت دین و شەرەف با هەروەکو چرخ و فەلەق لێگەڕێ با هەر بگەڕێ تۆ بەهۆشی هاتوو مەلات نەسەبێکم بۆ داتاشی وەکو هی مستەفا کەمال یا هی سەدام گومانی زۆڵی داپۆشی دایکی ئەڵێ شوکردن زۆرە یا کەمە لای من لای تۆ کواجێی خەمە تۆش پێشەوای هێما و هیوای شانس و هەلی بە کوێری چاوی ناحەزت کوڕی هەموو چەورەی گەلی بە کوێرایی چاوی دایکی دەڵێ شوکردن زۆرە یا کەمە لای من لای تۆ کواجێی خەمە تۆ پێشەوای هێما و هیوای شانس و هەلی بە کوێری چاوی ناحەزت کوڕی هەموو چەورەی گەلی گورنەتەڵە هەندێک گەڵێن هەرچەند پیرە هەر زۆنگاوی خیانەت و قامچی بیرە ناوان نییە
کەس وەکو ئەو پێشەوا نییە، کەس وەک ئەو پێشەوا نییە. ئەو لەبەر کورد بۆ ئەم دوژمن بەردەبازە و بۆ ئەوی تر دەبێ بەپر. لەبەر کوردە کە سیاسەتیشی پێخۆشە، دەناچێوە لەو تەمەن و لەو سەردەمە لەسەر کۆشە، یا بەڕووتی لەسەر دەمە. ئەو سیفەتی خیانەتیش کە هەیەتی هەر ساتەوەختی سەرخۆشە. هەندێک گەڵێن ئەم داماوە کە بۆتە کاولی کاولە و لێقەوماوە دەستێکی بە کوردەوەیە و دەستەکەی دی لە مەزاتی سیاسەتە بە بەنەخوێنی پساوە. لەبەر کوردە کە هاواری وای لە قوونێ و لە دۆشاوە. کواکێوە فای لەبەر چاوە، ژنێکی قەرەجی کوڵۆڵ لەکوێ بێ زۆڵە گرێتە کۆڵ. گورنەتەڵەش هەر لەبەر کورد وەکو سەجی پێسوتاوە کەچی لە بێ وەفاییتان ئەو بەدناوە. گورنەتەڵە چلا دەربێ چ پەڕیدە سیاسەتمەداری ڕەشیدە، هەر عەگیدە ئێوەن حەسوودی پێ ئەبەن ئەیکەن بەپەن. ئەجینا ئەو شارەزایە و دنیا دیدە، گەروتارێکی سیاسی وەک شیوەنی عەزا دابێ، یا ڕەشپۆش و سەربەقوڕ و زنجیری زۆر لە خۆ دابێ، تاکتیکە تا ئێرانیەکانی بۆ دابێ. بەڵام ئەمە هەر لە قاقایەکی کەمە، چونکە ئێران و توران و هەر هەموو شیعە دەزانن کاتێ دەڵێ شیوەنی من بۆ کەربەلای ئیمام حوسەینی شەهیدە، هەرەو کاتەش دەعوەتی خوانی یەزیدە. زۆرە گەڵێن ئاخر ئەمەی گورنەتەڵە گەرچی پیشەی پیرێتیە، خوی هەرزەی و شیرێتیە، سیاسەت و پێشەوایەتی و هەڵکەوتنە، دین و ڕەوشت ڕاگرتنە، ئاڵا بەرز پاراستنە. ئەم بێ دەرپێ شەو و ڕۆژی پاڵکەوتنە. گورنەتەڵە لەکوێ باهات لەوێ شەنکە، کێویستی و چۆن کورد بە پەنکە. ماف و ڕێباز و چارەنووس هەر هەموو زاراوەکانت بە قوربانی پشت هەڵکردن یا پاڵکەوتن یا سیغەکەی سەیران بنکە. لەم کوردە بێ زاکرێش هەر کەسێ لێی لە تەقەدای خۆی بۆ دەستگا و قسەی حەواڵەی زەمەنکە. گورنەتەڵە خەڵک سواری گوێ درێژە بێ، کوردی کڵۆڵ لە شار و شاخ و دەشت و دۆڵ 40 ساڵە جاشەگرێتە کۆڵ. خەڵک نەسەبی پێشەوای لەبەر ئەکا، کوردی کڵۆڵ وێڵە لە دووی بەرەبابی سەرکردەی زۆڵ. گورنەتەڵە لە 40 ساڵەت سەرنج ئەدەی، سێی دوای هەردەی کوردایەتی تەلاق داوە، کوردایەتی تەلاق داوە. گورنەتەڵە لە 40 ساڵەت سەرنج ئەدەی، سێی دوای هەردەی کوردایەتی تەلاق داوە. کەچی 100 مەلای لاپرەسەن لە مفتی ناڕەسەن، سێشیش فتوایان لێداوە نەخێرمارەی هەرماوە. چونکە شەرعە مارە بەجاش ماڵە بۆ جاش. تۆش لێزانی ئەزانی چۆن دێەوە سەر شەپۆلی خوێن، چاکەزانی هەردای 10 ساڵ نەوەی نوێ مێن بێزاکیران دێنەوە شوێن. گورنەتەڵە خوا بەدگرێ کە ڕابردووت 66ە، ئێستاد لێڵ و داهاتووشت خوا عەلیمە هەروە ڕەشە. تۆ لەو عمرە توولانیەی کە هەشت بوو هەر هەشت بوو، خەڵکی بە ڕەنجی نێو عمری خۆی بەشت بوو، تۆش هەموو ئەوەی بەشت بوو بەهای سووک و ڕزای قورسی دەڵاڵی بوو، خیانەت و کەواسووری 40 ساڵی بوو. ئەو هیوایەش لە جێی کورتانی کەرێ بوو، لە جێی موچەکەی موشیر و نۆتەکەی ڕەشەی ساڵحە و فەرشی سوور و چەپڵە لێدانی دەرێ بوو، زۆر دەمێ بوو خولیای سەر و ژان و خوڕ و خۆی لەشت بوو. تۆ لە جوانیت بۆ سمێڵ چووی، ڕیش و ڕووددانا لەبانی، ئێستا ژوا بە پیری ولاتی خەجاڵت بی، هینیشت دانا لەباتی. گورنەتەڵە تۆتە تەری، سیاسەتباز و ئەکتەری، تۆ هەر دەبێ مەکۆی تەونێکی شەیتانی بێنی و بەری. لە دوای 100 نسکۆ و ئاش بەتاڵ بۆ پوانی ڕەنجی 100 ساڵ هەردەبوو مای، فێرە سەمای، فێرە پەتی، فێرە فیکەی کوچە و کەلاوەی لاچەپی سیاسەتی. وەک داشی دامەی 100 پلان دوای 100 گلان دەبوو هەربیت، تا بۆ دین و خاک و نەریت کەواسووری پێش لەشکری ئەبرەهەبی.